چەند شیرینی نازدارەکەم چەندە جوانی شارەکەم لەوا کە گۆرانیمەوە هەستمە کرد لە بەرەکانی جەنگام خزمەتەکەم چکە زۆر خۆش بوو زۆر سلێمانیانە بوو هەستمەکە خزمەتێکی زۆر خۆڕسکا ناکەم یادی سلێمانی و گۆیژە ئاوا هەورەکانیش بەسەرەوەی شانسمە بوو ڕۆژێکی زۆر جوان بوو دیلانجان بەخێر بی زۆر سپاس بۆ ماندووبوونت تۆ هەمیشە وەک سەربازی ونیش نیت ماشەڵا بەناوبانگ جاران سەربازی ون بوو پایم نێر لە ئێوە گۆڕا ڕێچکەکە گۆڕا طبعاً یادی سلێمانی ئەمڕۆ ویسمان یادی سلێمانی بکەینەوە وشکە ساڵی و گەرمی و بێبارانی بیرم لێ کردەوە یادە چۆن ئاواکرێتەوە هەموو ساڵی ئێمە لەگەڵ ئەو هونەرمەندانی کە کۆچیان کردووە ڕۆحیان شاد بێت لەگەڵ هونەرمەندانی کە ئێسش ماون خزمەتەکەن هەرچەند یادمان کردێتەوە سلێمانی یا بەفر بۆ یا باران بوو لە یادەکەیە 14 11 و 15 11 ساڵێ بەڵامی تر شانسی ئەمەم ئەمڕۆ ئەو جەوە جوانە و بارانە پڕ ڕەحمەت و بەرەکەتە ڕووی لە سلێمانی کرد جێگەی زۆر خۆشحاڵی یعنی لەوا کە گۆرانیمەوە هەستمە کرد لە بەرەکانی جەنگام خزمەتەکەم چکە زۆر خۆش بوو زۆر سلێمانیانە بوو هەستمەکە خزمەتێکی زۆر خۆڕسکا ناکەم بەریکە هەستان لە خەو کە بینیم بارانەکەش بەبەر بارانەکە وەستام ئەمە دەمێ و بارانم نەبینی و هەستێکی تایبەت بوو چی بە سلێمانی ئەڵێ سلێمانی لای تۆ چییە چی بە تۆ بەخشیوە سلێمانی هیچ شتێک نەماوەبی بەخشێ لەو زیاتر ئەمڕۆ ناکەم ئەگەر خەڵکی لەندەن بیت مەبەستەکەم ژێرخانی ئابووری و سیاسەت و شتانە نییە باسی و عەتفە و نازاکەم کە شارێکی بەخشێ بە دانیشتوانی خۆی ئەگەر خەڵکی پاریس و لەندەنیش بی بڕوا ناکەم ئەو عەتفە ئەو مەحەبەتت بۆ شارەکە دەبێت چکە من ئێستا لە خەڵکی ئەو وڵاتانەی بینم کە و خۆشەویستیان بۆ شاری خۆیان نییە بەس خەڵکی لای ئێمە بەبێ خزمەتگوزاری بە کەمی مەعاش بە نازانم بە هەموو شتێک و خۆشەویستیان بۆ شارە هەیە کە یادەکاکرێتەوە خەڵکە بین بەدیات تەلەڤیزیۆنەوەگری ئەم خۆشەویستیە زۆر دەگمەنە بەڕاستی جا منیش هەمیشە ئەو خۆشەویستیم بۆ هەیە یعنی زۆر جار شعرم بۆ نووسیە خۆ دەزانین پێشتر شعرمان نووسی دوێنێ شعرێکم دابەزان لەسەر سلێمانی کۆن بوو 2012 بۆ هەموو ساڵێکی شەبێ ئینشەڵا وای لێت ماوەیەک بۆی نابێت بەڵام ئەڵێ چەند شیرینی نازدارەکەم چەندە جوانی شارەکەم ئەو بەخوێندنەوە ئەی چۆن ئەخە بە مەقام و تومە بەڵێ بە مەقام و توتە و گوێشمان لێگرتو و لە یوتیوبیشە هەیە چەند شیرینی نازدارەکەم چەندە جوانی شارەکەم هۆ باوە شاخەم بارەکەم لانچی خەمە و ئازارەکەم لانچی دڵا بێدارەکەم سلێمانی هۆ نازدارەکەم شتێکی لە بابەتێ قوربانی لە عەرەبەی دڵهاتیتەوە و بەڵام بە دەنگ و نەغمەیەکی سلێمانیانە ئەموو چۆن جێکردەوە گۆرانی بێش چەند مەرحەلەیەکی لە ژیانە مەرحەلەی دەستپێکردن کە لاساییکردنەوە و جوینەوەی گۆرانی کلاسیکەکانە ئەمەش بۆی کە بناغی خۆی بەخۆتکە مەرحەلەیەکتر هەیە لە خۆدۆزینەوە لە بەناوبانگ بوون بۆی کە دوای ئەوە لە بەری ئەو دارە بخوا کە دروستی کردووە پاشان خۆی بدۆزێتەوە بەڵام من کە لەو پرۆگرامە سەرکەوتنمە دەستنێنە هەنێک کەزە ڕوخێ بەڵام من پێی دروست بووم کۆمەڵێک هاتم قوڵ بوومەوە لەوەی کە سلێمانی چی پێویستە لەوەی سلێمانی چی هەیە باشووری کوردستان ئێمە چیمانەیە کە ئێمە گۆرانی میلیمانەیە کە من جاران لەوانەیە شەرمم کردا گۆرانی میلی بڵێم ئێستا بە شانازی و هەڵەچنی هەنێک شتەکەم ئەم گۆرانی میلیەکانە دۆزمەوە بە دەنگێکی ڕەسە نەتوان بیڵێمەوە لەگەڵ هاوڕێکانم بۆ مۆسیقای زۆر جدیشی بۆکەن جاران مۆسیقەکانیان و گۆرانی میلی بەشێکە لە مۆسیقای سەرجادە و خراپ و ئەو شتانە بەڵام ئەو فرامۆشکردن و پراوێز خستنەوەی کرد گۆرانی میلی ئێمە کە خاوەنی ئەوەی بەڕاستی دابەزێت بەڵام لەو کاتۆی مۆسیقەکان هەوڵی چاکردن و بەقۆتکردنی گۆرانی میلیە ئێستا گۆرانیکی میلی زۆر بەهێزمانەیە بە شانازیەوە ئێمە ئەومان هەیە لە باشووری کوردستان لەوانەیە بۆ کۆیە لانچی مەقاماتە بۆ هەولێر حەیرانەوە سلێمانی گۆرانی میلی هەڵپەرچی هەیە بە شانازی و یڵم کە مەشغوڵی ئەوەم ئێستا پرۆژەی زۆرم هەیە بۆ زیندیکردنی گۆرانی میلیەکان بۆ هیوای ڕێچکەیەک بدۆزینەوە خزمەت بە ڕەسەنایەتی ئەم شارە بکەین ئیتر سەرەگرێ سەر ناگرێەوە بۆ مستەقبەل و بۆ سوتفەماندانە بزانین چێ بێ ئەو کاتێک کە من و تۆ خوێندکار بووین لە زانکۆی سلێمانی دەنگم خۆش بووە و تۆ بەزە و نەخۆشیاوە لێت یەکام چۆن یعنی قەت نەمبینەوە دەنگی خۆش بێ نانا بەس دەنگی خۆشە ئیلقاو جوانە یعنی ئێستا بەڕاستی لەوانێت تۆ جمهوری زیاتر یعنی یەکی دووق بابە بەس ئەوە کۆڕاڵ بوو یەکی بۆ نە جوملەیەک بڵێن ڕۆمان لە پشتەوە بێت یەکسەر دەڵێن دیلان جەزایە بێژن جەزانیە قوربانێ بوو